ڤیدیۆ کلیپی بۆ من نەبوو نوێترین بەرهەمی هێدی جەبار و چێنەر سابرە ڕێبواردەلاک تێکستی ئەم بەرهەمەی نووسیوە و لەلایەن میوزیسیان هێمن دەریاوە میوزیک و دابەشکردنی بۆ ئەنجام درراوە. ئەم ڤیدیۆ کلیپە بەرهەمی دەستگای میدیایی کورساتە. ومن نبوو خۆشەویستی ئەبێ ڕوولات تەنیایکەم لە ناوازاری خیانەت هیچ خۆشیەک بەدیکەکەم خۆشەویستی سەرابێ بوو هەموو ژیانی لێ بردم هێندە خامی تۆ بەژانە نازانم چۆن ئەمردم. بە سوپاسەوە لە شاری دۆسڵدۆرف لە ئەڵمانیا ڕاستەوخۆ هونەرمەندی ئازیز میوزیسیان کاک هێمن دەریامان لەگەڵایە. کاک هێمن سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. من سەرەتا پرسم بیرۆکەی ئەم بەرهەمە لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ کاک هێمن سڵاو لێبێ گوێ لە منە کاک هێمن؟ کاک هێمن سڵاو لێبێ. سڵاو دەوێت گوێم لێتە بەڵێ. زۆر سوپاس کاتی خۆت بێمە بەخشی هونەرمەندی میوزیسیان هونەرمەندی ئازیز هێمن دەریا بە سوپاسەوە لە شاری دۆسڵدۆرف لە ئەڵمانیا ڕاستەخۆ لەگەڵمانایە. با من جاریشکە پرسیارەکەم دووبارە بکەمەوە کاک هێمن من سەرەتا ئەمێ پرسم بیرۆکەی ئەم بەرهەمە لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ ڕاستەکەی کاتێک بە کاکچێنەری بەڕێز ئاشنا بووم برادەرایەتیەک دروست بوو باسی هونەرمان کرد لەو بیرۆکەیەکی بۆ هات ئەم بەرهەمە تێکستەکەی هی کاک ڕێبوارە ڕێبواردەلاک کاکچێنەر ئاوازێکی بۆ دانابوو بەس حەزیە کرد ستایلەکەی نزیک بێت لە ستایلی گۆرانی بێژێک کە حەز ناکە وێستەنایی بێنم کە کارم بۆ کردووە حەزیە کرد نزیک بێت لەو ستایلەوە هەڵسان بە دابشکردنی موزیک بۆ بەرهەمەکە و کاک نیهاد جەمشیر میکسی کرد و کاک بڕیار بەختیار ئەو بەشەی هێدیخان کە لە ئەڵمانیایە فیلم بەرداری بۆ کردو. باشە کاک هێمن ئەم ڤیدیۆ کلیپە بەرهەمی نانۆبیتە؟ نەخێر ئەمە کارێکە وەکوتم وەکو برادەرایەتی لە بینی من و کاکچێنەرە هەڵسان بەکردی ئەو کارە. بەڵێ جاکاکە من بۆیە من ئەو پرسیارم کرد پرسیارەکەم لەوە سەرچاوی گرتووە کە گروپی نانۆبیت بەرهەمی ناوازەی لە ماوەی ڕابردووە تۆمار کردووە و لە چەندین بۆ نەو کۆنسێتی هونەریشدا جێدەستی دیار بووە. زۆر باشە کاکێ مستایل و شێوازی ئەم بەرهەمە نوێیە چۆنە ئەگەر پێمان بڵێ؟ ئەو ستایلە ئەتوانم بڵێم جۆرێکە لە پۆپێکی شەرقی هەفتاکان و وەکوتم بۆ دەنگبێژێکی بەناوبانگی لای خۆمان کاری زۆرم بۆ کرد لەو ستایل و لەو ڕێبازە بۆیە کاکچێنەریش حەزیە کرد هەمان ستایلی هەبێت بێگومان ئەمە تۆزێک جیاوازترە لە ستایلی نانۆبیت خۆی. بەڵێ کەواتە کاکێ من ئەتوانین بڵێن ئەمە جیاوازی هەیە لەگەڵ بەرهەمەکانی پێشوودا بە شێوەیەکی گشتی؟ تۆزێک ئەتوانی بڵێ تۆزێک جیاوازی هەیە بەڵام هەر بەدڵ سۆزانەی شەکەی بۆ کراوە. زۆر باشە کاکێ من منەپرسم چیە سپۆنسەری یاخود چێ هاوکاری ئەم بەرهەمەی کردووە؟ وەڵی ڕاستیەکەی تەوێ من دا بڵێن وا ڕێکەوتی لەگەڵ کاکچێنەرە کە من بەشی موزیک تێشووی موزیکەکە لە ئەستۆ بگرم ئەویش بەشی ڤیدیۆکەی دوایی وای لێ هات مەجبور بووم ئەو بەشەی هێدیخانیش لە ئەستۆ بگرم کە لە ئەڵمانیا بڵێن تۆمار کراوە ئیتر بەداخۆمە چەند جارێکیش میکس کرایەوە و درامزەکە تۆمار کرایەوە تا ئەو شتە دەرچوو کە دڵی کاکچێنەری بەڕێزیش و دڵی خۆشم بوو بیخوازێت ئیتر ئێوەی کورتسات ئەو بەشەی کاکچێنەرتان لە ئەستۆ گرت بە سوپاسەوە ئەجینات تێشۆی بەندە. بەڵێ زۆر باشە کاکێ من جیاواز لەم بەرهەمە نوێیەتان گروپی موزیکی نانۆبی دێچێکە لە دیارترین گروپە میوزیکەکانی کورد لە وڵاتی ئەڵمانیا دەنگێکی جیاواز و خاوەنی ستایلی تایبەتی خۆیەتی تا چەند پرسیارەکەم وێ تا چەند لە ڕێگەی میوزیکەوە کللتور و میوزیکی کورتان گەیاندۆتە ئەڵمانیا
یان ئەوروپا بە شێوەیەکی گشتی؟ ڕاستەکەی من هەموو جارێک واسیەوەکەم من بۆ ئەوە شەڕناکەم موزیکی ئێمە بگاتە ئەوروپا. من حەزەکەم ئەو موزیکەی کە ئێمە شەمانە بیگەینە ئاستێک کە گەلانی تریش بتوانن جۆبیستی و ئاوازە کوردیانە بن بە بێوەی ئاوازەکە بە کوردی خۆمان ئەڵێن ڕەسەنایەتی لە دەستدا بێت. ئەو هیوایە تاتۆ دەدی کاگێ من تا ڕادێشی زۆر بەڵێ بەداخەوە جارێ لە لای خۆمان گەنجانێکی زۆر لایەنگری گروپەکەن بەس هاوتەمەنی خۆم بەم سەرەسپیەوە تۆزێک سەختترە بۆیان تێگەیشت لێ و ستایلە مۆدێرنە. ماشەڵڵا گەنجی کاکێ من کەواتە پێم باشە ئەوە بزانم گرفت و ئاڵنگاریەکان چین کە دێنە بەردەم گروپی نانۆبیت هەر لە بۆ نمونە ڕێخستنی کۆنسێرت بێ کاری نوێ بێت یاخود تۆمارکردن بێ بە شێوەیەشی گشتی؟ ئەوەی کە من لام سەیرە ئەوەیە کە ئەم گروپە 18 ساڵە بوونی هەیە دەستگا میدیاکانی لای خۆمان بە پێی پێویست هەڵنەساون بۆی ئاوەڕێکی لێبەنەوە بەڵام خۆشبەختانە لە کار نەکەوتوین و هەروەکوتیشم بووین بە فێرگەیەک بۆ گەنجانێکی زۆر لە وڵات. بەڵێ کاکێ من باسیەوەت کە کە بوونەتە فێرگە بۆ گەنجان بیتان لەوە نەکردوێتەوە لە هەرێمی کوردستان بێت یاخود لە وڵاتی ئەڵمانیا بێ بۆ نمونە وەرکشۆپێ بکرێتەوە بۆ گەنجان بە تایبەتی گەنجانی کورد چ لە دەرەوە بێت یاخود لە ناو هەرێمی کوردستان بێت پرۆژەیەکی لەو جۆرە؟ باوەڕ بکە هەوڵم ما لەسەر تێشووی جیرفانی خۆم لە هەولێر لە سلێمانی هەردوو لە ئامادە نەبوون پێشوازی لێ بکەن. یعنی زۆر لام سیر بوو زۆر بەداخەوە ئەم شتە باسەکەم ئەوە ڕاستیە کە کەس نەهاتە پێشەوە کە ینی کۆمەچێکی ئەو تۆم نەویست دابینکردنی شوێنێک بەویست نەک بیکەن بە ناوی خۆمەوە نەک عرزەیەکەم بەنێ شوێنێک کە بتوانم دەرسی تیا بڵێم ویا ئەو وەرکشۆپی تیا بکەم کەزاماتە. زۆر باشە کاکێ من بەهیوانی ئێمەش لە داهاتوێکی نزیکە ئەم پرۆژەیە یاخود ئەم پلانە بەدی بێت. کاکێ من لە ماوەی ڕابردوودا بەرهەمێکی نوێتان بە ناوی پانۆرامای ڕۆژئاوا بڵاو کردەوە. کاردانەوەی ئەم بەرهەمە لە هەر چوار پارچەی کوردستان یان بڵین لە ئەڵمانیا ئەوروپا چۆن بوو؟ کاردانەوەی زۆر باش بوو ئەوەش جارێکی کە بەداخەوە بوو ئەو بەرهەمە دەرگا نەما لی نێم لەبەرەوەی شتەکەم بە ئەرکێکی نیشتیمانی زانی بەداخەوە کەس نەهاتە پێشەوە لەبەرەوە نەمانتوانی ئەو کلیپەی بۆ بکەین کە لە ئاستی مۆزیکەکە و لە ئاستی پیرۆزی وشەکان بێت بەڵام خۆشبەختانە دەستخۆشیی زۆری لێکرا لە زۆر شوێنەوە هەموو جارێکی جێڵێمەوە ئەرکی سەرشانی ئێمە نەرمەند ئەبێ بێدەنگ نەبین لەوانەی کە ئەگوزارێت. زۆر باشە کاکێ من ساڵی 2025 بە دیاریکراوی خات و هێدی جەبار بە نوێنەرایەتی گروپی نانۆبیت بەشداری لە ئۆپێرایە کرد لە ئەڵمانیا کە بەڕای من ئەمە بۆنەیەکی هوەری زۆر گرنگە. ئەم ئەزبوونە لە داهاتوودا ئەکرێ بڵین دووبارە ئەبێتەوە یان بڵین بەشداریکردنی هێدی خان لەم بۆنە میوزیکیە تا چەند ڕێخۆشکەر ئەبێ بۆ ئەوی نانۆبیت بۆ نمونە هەنگاوی زیاتر لەسەر ئاستی ئەڵمانیا و ئەوروپا بە شێوەیەکی گشتی بنێت. هێدی خان پێش ئەوە ئێمە بۆ هەموو شتێک دڵ و دەروون کراوەیە و ئامادەین ئەگەر بگونجێ لەگەڵ ئەو خاڵانەی کە بۆ ئێمە گرنگە و سەر باقی نانۆبیت هێدی خان خۆی ئازادە لە چەندین چالاشی ترا بەشداریەکە لەگەڵ گروپی جۆرا و زۆری ئەڵمانە و تەنانەت ئەم گۆرانەی کاکچێنەریش لەسەر داوای کاکچێنەر بەرهەمەکە وای لێ هات وەکو بێ بە دوێتێک بە دەنگی هێدی خان و کاکچێنەر یعنی لەو ڕوانگەیەوە هێدی خان ئەتوانم بڵێم زۆر چالاکە بەس ئەوەی وەکو گروپی نانۆبیت ئەگەر بینەوە لە وڵات شتێکی وا بکەین بێگومان پشتیوانێکی ئەو تۆی ناوێت بەڵام پشتیوانی ئەوێت. زۆر باشە بڵێن کەمتری ئەوێ لەو پشتیوانیانێک کە تا ئێستاکی کەسانی کەکراوە. زۆر باشە کاکێ من ئێمەش بە هیواین بابەتێککە هەیە زۆر گرنگە کاکێ من زمان و زاراوەیە جامە بەسم جگەل لە زمان و زاراوە جاجەکانی کوردی بە زمانی تر بەرهەمتان بڵاو کردوتەوە یان بڵێن بۆ داهاتوو بە زمانی تر بەرهەمی نوێ بڵاوەکەنەوە جگە لە زاراوەکانی خۆمان جگە لە زاراوە بێژگە لە زاراوە کوردیەکار بێگومان ئێمە لێرە کە لە دەرەوە کۆنسێرتەکەین بەرهەممان هەیە بە زمانی ئەڵمانی بە زمانی ئینگلیزی بە زمانی فەڕەنسی بە زمانی ڕووسی بە زمانی جۆرا و جۆر ڕاستەکەی شت بڵاوەکەینەوە ئەوە یەکێکە لە سنوورمان بۆ دانەناوە.
زۆر باشە. کاک هێمن مەبەستمە بزانم بە شێوەیەکی گشتی دروشمی گروپی نانۆبیت چی ئەگەر بۆ بینەرانی باس بکەیت. ئێمەڵێ نێمە باڵێزی ئاشتین بە میوزیک هەر لەبەر ئەو هۆکارە شەکاڵێن بە زمان و زاراوەی جۆرا و جۆر بەرهەم پێشکەشەکەین ئەژینا بە دڵ و بە دەروون و بەهەست و زۆرترین ینی ناوی گروپەکە گروپی نانۆبیت وەکو گروپێکی کوردی ناسناوە ینی گروپێکی کوردیە کە توانای هەیە بە مەموزمانە گۆرانی بڵێ نەک بڵێ ئێمە ڕەسەناتی خۆمان لەدەزاوێت بچین پەنابەرین بۆ گۆرانی و بەرهەمی پێلانی تر. بەڵێ کاک هێمن نەپرسم پلان و بەرهەمی نوێی نانۆبیت یان بڵێن هونەرمەند هێمن دەریا بۆ داهاتوو چییە بێت ئەمە ئەکەمە دوا پرسیار. باشە من خۆی دوو پرسیارە من خۆم وەکو هێمن سەرقاڵی بەرهەمێکم بۆ من ئەڵێم نەمر کاک ڕێهات ژەنیاری کلارنێت کە بەداخەوە خۆی کوشت بەرهەمێکی خەریکم لە ئەو پارچانەی کە لە ئینتەرنێت هەیە کۆم کردوتەوە شتێک وەکو ڕێزێک شتێکی پێ بکەم کە کاکدانا بەشداری کردو وەکو چەلۆ مامۆستا لێر حسێن و کاک عەزیز مامۆستا عەزیز باوشی کاک ڕێهات خۆی کاک زامۆ دانا وەکو دەنگ بەشداری کردو هێدیجان هەروەها ئەمە وەکو کاری خۆ وەکو بەرهەمی نوێش بۆ نانۆبیت ڕاستیەکەی بەرهەممان زۆرە بەس کە کەس نەبێت کۆمەک بک بۆ کلیپکردنی ئەبێت تۆزێک دان بە خۆمانە بگرین. بە هیوان لە داهاتوە هەموو پلانەکانتان بکرێتە بواری جێبەجێکردنەوە کاک هێمن کار ئاسانی تاوتان بۆ بکرێت. هونەرمەندی ئازیز هێمن دەریا سوپاس کە لە شاری دۆسڵدۆرف لە ئەڵمانیا ڕاستەخۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە.